ڕووداوەکە لە زۆری وەرگەڕان بوو و بووە هۆی برینداربوونی 14 سەرنشین لە ئەنجامی ڕووداوەکە کە زۆری ئۆتۆمبیلەکەش زۆری نیسان کۆستەر کرێبوو. خۆشبەختانە زۆربەی بریندارەکان باری تەندروستیان جێژیرە و لێرەدا ئەوەی تێبینی ئەەکەین قوربانیەکانی ئەم هەفتەیە زۆربەی گەشتیانن بەهۆی شوێنی جوگرافی لەبار لە سۆران بە هەموو قەزا و نەحیەکانیەوە کەوا شوێنێکی گونجاوە بۆ گەشتیاری خەڵکانێکی زۆر ڕووی تێەکەن بۆ کات بەسەربردن و ڕەفایی و گەشت و گوزار. جارێ ڕێنمایی بۆ گەشتارەکان ئەەکەین کەوا ناوچەی دەڤەری سۆران بەگشتی شوێنێکی شاخاویە بەو شێوەی لێ نەخورنکەوە لە ناوچەیەکی ڕاستایی یان لە نێو شاری هەولێر یان لە نێو شاری سولێمانی یان هەر شارێکی تر یان هەر قەزایەکی تر کەوا ڕێگەوبانەکانی شاخاوی نین و لە هەمان کاتدا پێچ و پەنا و لۆفەی زۆر نین یاخو هەردێر و نشێوی نین بەو شێوەیە تەعامل لەگەڵ ڕێگەی نەکەن وشارتر بن و خوێندنەوە بۆ جادە بکەن بۆ دەوروبەر بکەن و هەم پابەندی ڕێنمایی و ئیشارات و هێماکانی هاسۆ بن بۆی خۆیان و سەرنشینەکانیان بە سەلامەتی بگەڕێنەوە لەو گەشتە.